لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بە بەراورد بە ڕۆژەکانی پێشتر ڕۆژەکانی ئاسایی تقریبەن یەک بەرامبەردا ڕێژەی پرسیارکردن لە نرخی کەلوپەلەکان لە جۆری کەلوپەلەکان لە کوالەتی کەلوپەلەکان زیادی کردووە و هەبووە پێشتر زانیاریەکانی وەرگرتووە تەنها بڕیاردانی مابووە لە مای ئەو دوو ڕۆژی ڕابردوو یەکسەر بڕیارەکەی داوە گوتێتی بێنن بۆمان ببەستن و با کارەباکە لە ڕێی سیستەمی وزەی خۆر دروست بکەین و بەرهەم بێنین. خۆ دوای ئەو هێرشانەی کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر و زەرێکی زۆر بەرژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان کەوت خەڵک نەتواندرا کارەبای 24 کاتژمێری بەردەوام بێ بۆ خەڵک بۆ ماوەی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو کارەباکە ڕێژەکەی کەم بوویەوە لەبەرەوەی سەرچاوی زۆری وزەی کارەبا لە هەرێمی کوردستان ئەو پاڵاوگەیە خۆی ئەو کارەبا لە ڕێگەی وزەی خۆرپێی دەوترێت کارەبای وزەی پاک یعنی حکوومەتی هەرێمی کوردستانیش پاڵپشتی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بۆ ماڵان دەکا بۆی لە ڕێی ئەو وزەی خۆرە لە ڕێی خۆرەوە بتوانێت کارەبا بەرهەم بهێنرێت ئەمە ژوای کردووە کە خەڵک کە بتوانێت بە نرخێکی گونجاو بە سعرێکی کەم کارەبا لە ڕێی وزەی خۆرە بەرهەم بێنێت. ئێمە کۆمپانیاکای خۆمان نەک نرخمان لە چەند ڕۆژی ڕابردوو گران نەکردو بەڵکو دەتوانین بڵێن هاوکاری ئەو شەریکات و کۆمپانیان و هاوڵاتیانیش دەکەین بۆی ئەرکەکان لەسەر شان بێ بۆ ماڵێکی ئاسایی کە بیەوێ نزیکەی 4 بۆ 6 ئەمپێری شەو لەگەڵ 10 ئەمپێری ڕۆژ کارەبا بەرهەم بهێنێ بە مەوادێکی مامناوەند یعنی باش بە نزیکەی 1500 دلار کە دەکاتە 15 وەرەقە ئەو 15 وەرەقەیە ڕاستە زۆرە بۆ فەرمانبەرێک بۆ موچەخۆرێک بەڵام لە بەرامبەردا پارەی مۆبایلێکی ئایفۆنە کە دەتوانی لە جیاتیەوەی تۆ مۆبایلێکی ئایفۆن بکڕی بچی لە ماڵەوە خۆت بکەیە خاوەنی سیستەمێکی سۆلەر کارەبایکی درێژخایەنت بداتێ هاوکار بێ بۆی لەگەڵ کارەبا 24 کاتژمێریەکە سوودی لێ ببینی.